من ناوم لانا حسێنە لە شاری هەڵەبجاژیم تەمەنم 24 ساڵە خوێندکاری ماستەرم لە بەشی ئەدەبیاتی عەرەبی لە زانکۆی کوردستان سنە لە ئێستا ڕێچکەی خوێندنم گرتۆتە بەر و خەریکی خوێندنم لەو زانکۆیە لە بەشی ئەدەبیات. من وەکو خوێندکارێک ڕاستە من لە بەشی ئەدەبیاتە خوێنم و بابەتی ئەدەبیاتی شێکێکە لەو بابەتە سەقافیانەی کە ڕۆڵی گرنگ و کاریگەری هەیە لە بەرەو پێشبردننی لایەنی هەم سەقافی هەم کولتوری هەر ناوچەیەکە کە لێی ئەژیت. ئێستا من خۆم لە شاری هەڵەبجە ئاژیم. لایەنی سەقافی شاری هەڵەبجە بەڕاستی من لە لایەنێکی ئەرێنیەوە ئەیبینم بەڕاستی ئێمە جێدەسی زۆر کەس ئەبینین لەم شارەیە کە بەڕاستی دیارە ڕاستەکەم تا زۆر ڕەنگە درک بۆ نەکرابێت یاخود پێی بۆ نەبرابێت کە ئەم کەسانە جێدەسێکی زۆر جوانیان هەم بە شاری هەڵەبجە هەم بە کولتور و سەقافەتی کوردی بەخشیوە. بۆیە من وەکو خوێندکارێک بیرم لەوە کردەوە کارێک بکەم کە درک بۆ بکرێت یاخود ئەو شتێک کە شاراوەتەوە لە شاری هەڵەبجە لە سەبارەت بۆ سەقافەتەی کە بە هەڵەبجە بەخشراوە بهێنینە دەرەوە و بیناسێنین، چونکە ئەو مێژوویەکی ئێمە و پێویستە شانازی پێوە بکەین و من بزات لایەنی خانمانم هەڵبژاردووە. ئێمە ئەزانین من وەک خۆم کە ڕۆشتمە کتێبخانەکانەوە بەڕاستی کە ئەموت شتێکم ئەوێت لەسەر ژنانی هەڵەبجە نەبوو. ئەموت مێژوویەکمەوێ لەسەر ژنانی هەڵەبجە وەکو کتێبێک حەزەکەم بیخوێنمەوە حەزەکەم بزانم. ئەوەی هەمانە زۆر کەسانمان هەیە لە ڕابردووە و لە ئێستاشا، بەڵام بەداخەوە کە نەمانتوانیوە وەک پێویست قەدریان لێ بگرین لەو کارە جوانانەی کە بۆ هەڵەبجە کراوە، چونکە ئێمە هەمیشە شانازی بەوەواکەین ئەڵێن هەڵەبجە لە ئامێزی ژنانایە، هەڵەبجە ژنان تێدا کاریگەرن، ژنان تێدا ڕۆڵێکی گرنگیانەیە لە بەرەو پێشبردننی ئەم شارەیە، بەڵام وەکو پێویست نەمانتوانیوە درک بەوە بکەین. ڕاستە من ئێستا خۆم لە شارەکەی ئاژیم ڕەنگە بزانم کە چی ئەکرێت، بەڵام کەسێک کە جیلی دوای منە دێت وەکو من کە سەردانی کتێبخانەکانم کردو و تومە شتێکم لەسەر ژنانی هەڵەبجە ئەوەی کە مێژوویە کە ئێمە شانازی پێوەکەین دەستم نەکەوتووە، کەسێک کە جیلێکی دوای منیشە بە هەمان شێوەی من ئەچێتە و کتێبخانانەوە داوای مێژووی خۆی ئەکا، داوای مێژووی ئەو ژنانەیە کە لە شارەکەیان نابوون و حەزەکە شانازی پێوە بکە کە نییە. بۆیە من هەستم کرد ئەمە نەقسێکە لە لایەنێکی سەقافی زۆر گرنگە کە پێویستەکات ئێمە پڕیکەینەوە. بۆ لایەنە من چیم کرد؟ بیرم لەوە کردەوە بیرۆکەی ئەوەم بۆ هاتکە دەست بکەم بنووسینی توێژینەوەیەک سەبارەت بەوەی کە لە ئێستاە و لە ڕابردووە ژنان لە هەڵەبجەیە ڕۆڵی کاریگەریان هەبووە، چی کراوە لە سەردەمی ئەوانە کە پێشتر نەکراوە. ئێمە زۆر دڵنیان لەوەی کە لایەنی زۆر باش هەیە کە ژنان پەرەیان پێداوە لەم شارەیە کە پێشتر نەبووە. بۆیە من بە گرنگم زانی کە باسێک لەوە بکەم وەکو توێژینەوەیەک بیخەمە ڕوو. ئەو لایەنانەشی کە من لە توێژینەوەکەمە هەڵم بژاردووە لە ئێستاە سێ لایەنە: لایەنی ئیجتیماعیە کۆمەڵایەتی و لایەنی سەقافیە و لایەنی ئەدەبی و عیلمیشە. وەکوەزانی کە لایەنە ئەدەبیەکەش بەشێکە لە سەقافەت و توێژینەوەکەی من لە ڕاستیە بە زمانی عەرەبیە. من بۆ سەرەتا ویستم بیرم لەوە کردەوە کە بۆ هەر بە زمانی کوردی بێ، با بە زمانێک بێ کە زیاتر ناسراوترە، کە زیاتر کەسانێکی کە ئەتوانن بیخوێننەوە لەسەری و درک بەوە بکەن کە ئێمە چیمان هەیە. بۆیە لە ئێستاە من توێژینەوەکەم بە زمانی عەرەبی خەریکی نووسینیم و دەستم پێ کردووە خەریکی خەلفی بەحسەکەیم و لە ئێستا ئیتر بە دوای ئەو دۆکۆمنت و زانیاریانەیە ئەگەڕێم کە لەسەر مێژووی شاری هەڵەبجە هەیە و ڕاستە کە مێژوویەکی وا پرشنگداری ژنان نەنووسراوەتەوە، بەڵام ئیتر ئەو نەقسەیە ئەو مشکلاتەیە کە لە بەحسەکەما هاتۆتە پێش و من ئەمەوێت ئەو ناڕوونیە نەهێڵم و بە شانازیەوە من لە بواری ژنانە ئەم کارم هەڵبژاردووە. بەڕاستی من پێم خۆشەکە ئەو گرنگیەی کە ئەوان بەم شارەیان بەخشیوە، ئەو جوانیە کە ژنانی ئەم شاری من بەم شارەیان بەخشیوە کە نەک تەنها کاریگەریەکانی لە هەڵەبجەیە دەرکەوتووە، بەڵکو لە تەواوی کوردستانیشا کاریگەریەکانی دەرکەوتووە. ڕەنگە من کەسێکی کە کاریگەر بین بەوەی کە ئەوان کردویانە، ئێمەش بیر لەوە بکەینەوە کە بینە دەرەوە، بیر لەوە بکەینەوە کە خاوەن کاری خۆمان بین، چاو لەوان ئەکەین. ئەمە کە جوانیەکە و هەیە من حەزم کردووە دەریخەم
وطموحي من لە داهاتووتردا جگە لەم توێژینەوەیە کە من ئێستا چەند لایەنێکی تهدید کراوم هەڵبژاردووە ئێمە زۆر لایەنی کەشمانەیە کە ژنان لەم شارەیە بە جوانی و زۆر بە جوانی ئەدای کارەکانی خۆیانیان کردو زۆر لایەنی دیکە هەیە بۆیە من طموحی ئەوم هەیە لە داهاتوە بیکەم بە کتێبێکی تەواو و لە کتێبخانەکانە ئەو شوێنێک کە نەقسێک هەیە لە بواری ژنانە کە پڕ نەکراوەتەوە وەکو شتێکی جوان وەکو بەڵگەنامەیەک من لە کتێبخانەکانە داینم و پێشکەشی ڕفەی کتێبخانەکانی بکەم بەڕاستی بۆیە من لە ئێستایا خەریکی ئەو کارم و ئەو توێژینەوەی ئەنجامەیەم و هیوادارم کە بتوانم ئەوەی کە هەموو هەوڵتوانایەکی خۆمە خەمەگەڕ کە بتوانم بە جوانترین شێوە ئەدای ئەو کارە بکەم کە ژنانی شارەکەم ئەیکەن. ئەمە لە لایەنی توێژینەوەکە و لایەنی دووەمی من جگە لە ئەوەی کە ئەم توێژینەوەی ئەنجام ئەیەم لایەنێکی کە هەیە کە کارم تیا کردووە دیسانەوە لە بواری ژنانە هەموو کەسێک ئەتوانێت لە کارەکەی خۆیەوە گرنگی و جوانی ئەو شتانە پیشان بدات کە ئەیەوێت و من ئێستا کاری وەرگێڕانەکەم و تا ئێستاش ئەو کارانی کە دەستم پێ کردووە وەکو کاری وەرگێڕان هەمووی لە خزمەتی ژنانە بووە یەک لەوانە کتێبی مۆمی مینەی داگرسێنە کە لە زمانی عەرەبیەوە وەرم گێڕاوە کتێبێکی کەیان بە ناوی کچی کتێبەکان کە ئەویش لە ئێستاە بەردەستە بۆ خوێنەران هەر لە خزمەتی خانمانە بووە من بە شانازیەوە لە بواری خانمانە ئیشم کردووە و هەوڵم داوە تەقویەیەکی زات بێت بۆ خانمان گەشە پێدانێکی مرۆیی بێ و بنیادنان کتێبەکانی کە من وەرم گێڕاوە هەمووی بنیادنانە بۆ خانمان لە زۆر لایەنەوە هەر لە لایەنی عەقلیەوە هەتاوەکو لایەنی دەرەوە و لایەنی زاهیر و جوانیان کە چۆن بنیادی بنێن بە هەموو شێوازێک بە شانازیەوە من ئەو کارم کردووە. لە ئێستاشدا خەریکی وەرگێڕانی کتێبێکی دیکەم کە بەرەو تەواوبوونە ڕات و ئەویش ئیشەڵاکەوێتە بەردیدی خوێنەرانی ئەزیز چێژی سیەکانی تەمەن و بە دڵنیاییەوە من لەوەشە خانمانم لەبیر نەکردووە ئەوە شانازیەکە بۆ خۆمی ئەگەڕمەوە بەڕاستی کە من لەوەشە ئەوانم لەبیر نەکردووە بەشێکی تایبەتی کتێبەکە تایبەتە بە خانمان بەشێکی باشی کتێبەکە تایبەتم کردووە بە خانمان و دیسانەوە خۆ بنیادنانەوەی خانمان و چۆن بتوانن ئاگیان لە خۆیان بێت چۆن خۆیان بپارێزن لە هەموو ڕوویەکەوە هەر لەلایەنی تەندروستیەوە بڵێ هەتاوەکو لایەنەکانی دیکەی ژیان بەڵێ من لە ئێستاە ئەوانەی کە توانی ومە ئەوەی کە توانی وەکو خوێندکارێک لە پاڵ خوێندنەکەما من ئەمانەشم کردووە کە بەڕاستی هەوڵەیەم بە جوانترین شێوە ئەدای بکەم ئەمە ئەو کارانە بوت کە کردومە.